حکومەتی ناوەند دوو خاڵی گومرکی لە نێوان پارێزگای مۆسڵ دوهۆک مۆسڵ هەولێر کردوتەوە هەر کەلوپەلێک لەو دوو پارێزگایەوە بهێنرێتە ناو مۆسڵ لە خاڵە گومرکیەکان گومرک دەکرێن ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لە پارێزگای نینەوە. تعريفة جمركية أو رسومات يعني ثقلك مزن إضافي تافي سر خلقي ما وسر بارزقها ما تنكو خلقي ما أكثرياوي خلقي مثل حتى أفرو الكمباتد نازحين خراپی بارگوزەرانی هاوڵاتیان و گرانبوونی نرخی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان وای لە خەڵکی ئەم شارە کردووە زۆر بەکەمی بازار بکەن. فرۆشیارانی ئەم بازارەش دەڵێن بەهۆی خاڵە گومرکیەکانەوە هەموو کەلوپەلەکان سەدان چل نرخەکانیان بەرز بۆتەوە. المواطن ما يقدر يشتري الجمرك ساعدوا على الناس. هاوڵاتیان ناتوانن وەکو جاران پێداویستیەکانیان بکڕن لەبەر ئەوەی بەهۆی گومرکەوە نرخی هەموو کەلوپەلەکان سەدان چل بەرز بۆتەوە و لێرەش زۆربەی خەڵکەکە بێ ئیش و کارە و پارەیان دەست ناکەوێت. التاجر من يجي يجيب حمل للمواطن غير يوصل بازرگانەکان هەر کەلوپەلێک بێنن ئەگەر نرخەکەی گونجاو نەبێت خەڵک نایکڕن چونکە خەڵکی ئێرە هەموو هەژارە و دەستکورتن تازە لە ئاوارەی ڕزگارمان بووە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە داوا لە حکومەتی ناوەند دەکەن بەهۆی خراپی بارگوزەرانی هاوڵاتیانی شارەکەیان خاڵە گومرکیەکان بۆ ماوەیەک لە سنووری پارێزگای نینەوە ڕابگرێت. ئەف قرارە زەرارە خەلکی مە میسە گەلێک تێدایە زەرارە خەلکی هەرێمیش ئەی دیسا تێدا بۆ ناحیە بازرگانی بە وەک ئەنجومەنی پارێزگایە مە سەلاحیەتین کو ئەم قرارێت مەسوزارە ئەم ئیلغاکەین یان ئەم ڕەفزکەین بەس مەسەلاحەتی کو ئەم بژنێ ڤیماوی تطبیق نەکەن ژبەر هەندی جێکە تەدیل بە بریارە مە ئەو بۆ کو مە داخواست کرد کو ئەف بریارە بێتە ڕاستاندن شول پێنایەتە کردن. گرانبوونی سەدان چلی نرخی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بەهۆی دانانی خاڵە گومرکیەکان لە سنووری پارێزگای نینەوە جوڵەی لە بازاڕەکانی ئەم شارە بڕێوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مۆسڵ.